باش سەبارەت بە ڕێکەوتنامەی سیڤەر کە لە دەی ئابی ساڵی 1920 لەلایەن دەوڵەتی عوسمانیەوە مۆرکرا دوای دۆڕانی لە شەڕی یەکەمی جیهانی کە دەوڵەتان وەکو بەریتانیا و فەڕەنسا و ژاپۆن و ئیتاڵیا تێدا سەرکەوتوو بوون و براوە بوون لەو شەڕەدا و دەوڵەتان وەکو ئیمپراتۆرەتی نەمسا و مەجەر، ئیمپراتۆرەتی ئەڵمانی، ئیمپراتۆرەتی عوسمانی و ئیمپراتۆرەتی بوڵغاریا خود باڵێ مەملەکەتی بوڵغاری تێدا دۆڕاو بوون. ئەم ڕێکەوتنامەیە چەندە باسێکی زۆر دوور درێژی دەوێتن و کاتێکی زۆری پێویستە، بەڵام ئێمە ئەو بابەتێک کە پەیوەندە بە ڕۆژی کوردەوە لەو کاتەدا باسی یەکەین کە پێک دێتن لە بەندی سێ مادەکانی 62 64 تایبەتە بە دواڕۆژی کوردستانیان تایبەتە بە دروستکردنی دەوڵەتی کوردستان لەو کاتیدا. سەبارەت بۆ بابەتە لە مادەی 62دا هاتووە کە سنووری ئەو کاتێ دەوڵەتی کوردستانیان دواڕۆژی کە لە دواڕۆژدا دروست دەبێتن ناوچەکانی خۆرهەڵاتی فورات، هەروەها باکووری میزۆپۆتامیا، باکووری تورکیا و سنوورەکانی باشووری دەوڵەتی ئەرمێنیا ئەو کاتیدا دەیگرتەوە. واتە بەشێکی زۆری ئەو کاتەی کوردستانی عوسمانیا خۆ بڵێن بەشێکی هەرە زۆری کوردستانی باکوور و خۆراوای کوردستاندا لەنێو ئەو نەخشەیە گریمانی کراوە دابوون کە لە پەیمانی سیفەردا بۆ کورد دانرابوو. هەروەها سەبارەت بە لایەنەکانی دیکەشەوە کە لە مادەکانی 64ەوە باسەکاتن، بەڵام لە مادەی 60دا ئاماژە بەوە دەکاتن کە دەبێت لە ماوەی 6 مانگدا وڵاتانی هاوپەیمان لە ئیستانبوڵ ئەو کاتێک کە پایتەختی دەوڵەتی عوسمانی بوو هێشتا ژنەیەک پێک دێنن یاخود نووسینگەیەک دەکەنەوە بۆ ئەوەی کەوا ئەو ڕێکەوتنامەیە جێبەجێ بکەن و لە دوای 6 مانگ لە بەجێبەجێبوونی ئەو ڕێکەوتنامەیەدا اینجا دێن کۆمیسیۆنێک یاخود نووسینگەیەک لە ئیستانبوڵ دەکرێتەوە بۆی بەدواداچوون بکاتن بۆ دامەزراندنی یەکەم ستاتۆیەکی کوردیان، قەڵارەیەکی کوردی بەپێ ئەو سنوورێکەوە لە مادەی 62دا باسم کرد لەوێەوە دروست بکرێت و بۆ کورد دابنرێت. لە مادەی 63دا لەسەر دەوڵەتی ئەو کاتی عوسمانی دەسەپێنێتن کە احتراف بۆ ستاتۆیان بۆ قەوارەی کوردی ئۆتۆنۆمی بکاتن کە لە چارچێوەی دەوڵەتی عوسمانیدا دەبێتن. و دوایەوە لە مادەی 64 کە مادەی جێبەجێکردنی ڕێکەوتنامی پاریسە بۆ سیڤەرە بۆ کورد کە لە پاریس مۆرکرا، لەوێدا باس لەوە دەکاتن کە لە دوای ساڵێک لە دروستبوونی ئەو ستاتۆی ئەو قەوارەیەدا واگەر ڕاپرسی کراوە مەیلی ئەو دانیشتوانی ئەو ناوچەیە بە تێکڕایی لەسەر ئەوە بوو کە دەوڵەتیان دەبێتن، ئەوە دەبێتن دەوڵەتی تورکیا بە هەموو داواکارانە ڕازی بێ یاخود دەوڵەتی ئەو کاتە عوسمانی و دەوڵەت بۆ کورد دروست بکرێتن. و هەروە ئاماژە بەوەش دەکات لەو مادەیەدا کە ناوچەکانی مووسڵ کە ویلایەتی مووسڵمانەتەوە کە لە نۆڤەمبەری ساڵی 1970 کەوتبوونە ژێر داگیرکاری بەریتانیەوە، ئەوانیش بۆیان هەیە بڕیار لە مافی چارەی خۆنووسینی خۆیان بدەن و بگەڕێنەوە سەر کوردستانی مەرکەزی و بوونە بەشێک لەو دەوڵەتە چاوەڕوان کراوەی کە پەیمانی سیڤەر لە بەندەکانی 62 سنوورەکان دیاری کرد و لە مادەی 63 دەوڵەتی عوسمانی ناچار کرد بۆ کە احتراف بەو دەوڵەتە و بەو ستاتۆ و قەوارەیە بکاتن و لە مادەی 64دا کە ڕاپرسی بوو بۆ مافی چارە خۆنووسینی کورد. ئەمە بە شێوەیەکی گشتی پەیماننامەی سیڤەر بوو بۆ بڕیاردان لە دواڕۆژی ئەو کاتی کوردی. بەڵام گرنگە چەند خاڵێکی کە ئاماژەی پێ بکەین سەبارەت بەوەی کەوە ئەو ناوچەی کە کوردستانی تێدا دروستەکرا ناو هەموو کوردستانی گەورەی هاگرتەوە، بەڵام بەشێکی هەر زۆری کە کەوتە بۆ ژێر دەستی دەوڵەتی عوسمانی لە سەدەی 16ەمەوە تا بۆ سەدەی 20 دەبوو بە بەشێک دەبوو بە دەوڵەتێکی گەورە لەو ناوچەیەدا بە هاوشان لەگەڵ دەوڵەتانی وەکو سووریا و وەکو لوبنان و وەکو عێراق و دەوڵەتەکانی ترکە لە خۆرهەڵاتی ناوەڕاست سووروا لە بەڵقاندا دروست بوون. و گرنگتریشە لەوە کە ئاماژە بە هەندێک خاڵیش تریش بکەین کە لەو پەیماننامەیەدا کەوتنەوە ئەوەیە کە بەپێی بنەماکانی وودرۆ ویلسن سەرۆکی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ئەو مافانە بۆ کورد بەشێکیان بەدی هاتن، چونکە ئەو بڕوای بە مافی چارە خۆنووسینی گەلان هەبوو و لە مادەی 12هەمی چواردە خاڵەکەیدا بڕیاری دابوو لەسەرەوە یاخود باڵنە گەڵاڵی ئەو بیرۆکەی کردبوو کە ئەو نەتەوانێت بەشێکن لە
دەوڵەت عوسمانی و تورک زمانی نەوە ژێر دەستە بوونە ئەو 36 دەلوونەتەوەی کەوا لە بندەستی دەوڵەتی عوسمانیدا بوون مافی ئەوانەیە کە مافی چارەی خۆنووسی یا مافی وەرگرتنی ئۆتۆنۆمی و بەرەو سەربەخۆییان هەبێت. ئەمە ڕێگەت ئەمە خاڵێکی زۆر گرینگە و خاڵشش لەوە گرینگە کە کورد بۆ یەکەم جار لە سەدەی 20دا دوا ڕۆژەکەی چارونووسەکەی و دروستکردنی کیانێکی قەوارەیەک بۆ کورد لەو کۆنفرانسی ئاشتی لە پاریس کە لە 18 کانونی دووەمی ساڵی 1970 کە لە پاریس بەسترا 1990 هەتاوەکو ئابی 1920 کە بەردەوامی کرد. ئەمە یەکەم جار بوو بۆ کورد ئەو مافە یاخود با بڵێن گفتوگۆی ئەو مافە و ئەو دوا ڕۆژی کورد لەوێ کە دروستکردنی قەوارەیەکە بۆ کورد بکرێتن. ئەمەکە لە سەرکۆیەکی گەورەی جیهانیدا باسکرا و ئەوەی وای کرد هەر ئەم باسکردنەش و هەم دانان بە مافی کورد و هەروەها لەو خاڵەشداوە بوو کە کورد وای کرد تورکەکان وایان لە تورکەکان کرد کە زۆر بترسن و بێنە سەر بێزی گفتوگۆ لەگەڵ کورد بۆ یەکەم جار لەوەی کەەوە ئایا لە بەتایبەتی لە ئیستانبوڵ ئایا کە کورد چی دەوێتن کە ئەوان کۆمەڵی تەعالی کوردستانیان بە مخاتبی ئەوە وەرگرت کەەوە گفتوگۆی لەگەڵ بکەن بە نوێنەری کورد و ئەوان مافی ئۆتۆنۆمیان هەڵبژە. و خاڵێش تش کە زۆر گرینگە بە ئاماژەی پێ بکەم مەسەلەی شەریف پاشای خەندانە کە من ناوم لێنە دیپلۆماسیەتی تاک لەبەر چی لەبەرەوەی ئەو کەسە بە تەنیا